براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان شەوی ڕابردوو پەرلەمانی عێراق دەنگی لەسەر کۆی مادەکانی پرۆژە یاسایی بودجێ عێراق بۆ ساڵی 2023 2024 2025 دا واوەی کە ڕەتکراوە تایبەت بوو بە هەرێم مەسەلەی پاشکەوتی موچەی موچەخۆران کە چەند پێشنیازێک هەبوو ڕەتکرایەوە هەروە مەسەلەی گواستنەوەی فەرمانبەرانی خوێندی کوردی لە حکوومەتی هەرێمەوە بۆ سەر عێراق لە ناوچە جێناکۆکەکان ناوچەکانی دەروی دارە هەرێم ئەویش بە هەمان شێوە ڕەتکرایەوە. لە بەرنامە ئەمڕۆ قسەرەوە دەکەین بودجێ عێراق کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئایا چی بۆ کورتێدا و ئەو دەقانە کامانن کە تایبەتن بە هەرێمی کوردستان لەگەڵ ڕێک لە بەڕێزان لە ستۆدیۆ دکتۆر ئارام کۆکۆیی پسپۆڕی ئابووری لاوەری شۆ دکتۆر سامان شاڵی لەگەڵمان دەبێت بەڵام سەرەتا بەیەکەوە دەقی مادەی 13 و 4 دەبینی کە تایبەتە بە پشکیارێ. مادەکانی پشکی هەرێم لە بودجەی عێراق. مادەی 13 یەکەم پاکتاوی شایستە داراییەکانی ساڵانی 2004 تا 2022 لە نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم دەکرێت دوای وردبینیکردن لەلایەن دیوانی چاودێری دارایی عێراق بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم. دووەم ئەلیف حکوومەتی هەرێم پابەند دەبێت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بە بارکردنی نەوتی خاوی بەرهەمهاتوو لە کێڵگەکانی هەرێمی کوردستانەوە بۆ کۆگاکانی سۆمۆ لە بەندەری جەیهانی تورکی بەلانی کەم لە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کەمتر نەبێت. بە ئەگەر نەوتی هەرێم هەناردە نەکرا لە ڕێگەی بەندەری جەیهان یان هەر بەندەرێکی دیکەی فەرمی کە وەزارەتی نەوتی عێراق دیاری دەکات، حکوومەتی هەرێم ئەو بڕەنەوتە ڕادەستی وەزارەتی نەوتی عێراق دەکات بۆ بەکارهێنانی ناوخۆیی بەپێی ئەو پێویستەی وەزارەتی نەوت دیاری دەکات. جیم وەزارەتی دارایی عێراق قەرەبووی تێچووی بەرهەمهێنان و گواستنەوەی بڕی نەوتی بەرهەمهاتوو لە هەرێمی کوردستان دەکاتەوە کە لەلایەن وەزارەتی نەوتەوە وەردەگیرێت بە جۆرێک تێچووی بەرهەمهێنان و گواستنەوە لەگەڵ تێکڕای تێچوونی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوت لە وەزارەتی نەوتی عێراق یەکسان بێت. دال حکوومەتی هەرێم پابەند دەبێت بە ناردنی داهاتە نانەوتیەکانی بۆ خەزێنەی حکوومەتی فیدراڵی بەپێی یاسای ئیدارەی مالی. ها وەزارەتی دارایی عێراق پابەند دەبێت بە ناردنی شایستە داراییەکانی هەرێم دوای جێبەجێکردنی بڕگەی ئەلیف با جیم دال واو. ئەو پارانەی بانکی بازرگانی عێراق کە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستاندایە لە بانکە حکومی و تایبەتەکاندا پاکتاو دەکرێت. وەزارەتی دارایی هەڵدەستێت بە دانانی خشتەی قیستی مانگانە. ئەم پارانە لە پشکی هەرێم دەبڕدرێت. پێدانەوەی قیستەکان لە ساڵی دارایی 2023 دەست پێ دەکات بۆ ماوەی 7 ساڵ. مادەی 14 یەکەم ئەلیف تەواوی داهاتی نەوتی بەرهەمهێنراو لە کێڵگەکانی هەرێم لە هەژمارێکی بانکی دادەنرێت کە وەزارەتی دارایی عێراق لە بانکی ناوەندی دەیکاتەوە. هەموو داهاتی هەناردە یان فرۆشتنی نەوتی خاو و بەرهەمە نەوتیەکان لەم هەژمارە دادەنرێت بەبێ هیچ لێبڕینێک. بە وەزارەتی دارایی عێراق شایستە داراییەکانی هەرێم دەنێرێت بۆ هەژماری بانکی حکوومەتی هەرێم کە دەیکاتەوە لە بانکێکی متمانە پێکراو لای بانکی ناوەندی عێراق. سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان یان هەر کەسێک کە ئەو سەرپشکی دەکات دەسەڵاتی خەرجکردنی هەیە. هەژمارە بانکیەکە لە ژێر وردبینی دیوانی چاودێری دارایی هەرێم و دیوانی چاودێری دارایی عێراق دەبێت. دووەم دیوانی چاودێری دارایی عێراق و وەزارەتی نەوت بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان وردبینی لەو هەژمارەدا دەکەن کە لە بڕگەی یەکەمدا هاتووە. سێیەم لەلایەن کۆمپانیایەکی وردبینی نێودەوڵەتیەوە وردبینی لەو هەژمارەدا دەکرێت کە لە بڕگەی یەکەمدا هاتووە. ئەو کۆمپانیایە راپۆرتی خۆی پێشکەش بە دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێم دەکات. چوارەم وردبینی لە داتا داراییەکانی ساڵانە 6 مانگجارێک و مانگانە بەواژوو وەزیری دارایی هەرێم و چاودێرێکی ژمێریاری سربەخۆ کۆمپانیایەکی نێودەوڵەتی دەکرێت و وێنەیەک بۆ وەزارەتی دارایی عێراق دەنێردرێت. پێنجەم لیژنەیەکی هاوبەش لە هەردوو لا پێداچوونەوە بە ماوەکانی پێشوو لە کەرتی نەوت و غازی هەرێم دەکەن. شەشەم حکمی بڕگەکانی یەکەم، دووەم، سێیەم، چوارەم، پێنجەم ئەم مادەیە لە ڕۆژی جێبەجێکردنی ئەم یاسایەوە تاوەکو دەرچوانی یاسای نەوت و غاز جێبەجێ دەکرێن. حەوتەم
لە کاتی بوونی هەر ناکۆکیەک لا تێڕوانینی حکومەتی فیدراڵ و حکومەتی هەرێم لەوانەی کە پەیوەندیدارن بە ماف و پابەندی و میکانیزمەکانی هاتوو لە حکومەکانی ئەم یاسایەدا لیژنێکی هاوبەش لە نێوان هەردوو لا دروست دەکرێت بۆ تەماشاکردنی کێشە هەڵپەسێردراوەکان لە ماوەی 30 ڕۆژدا لە دوای پێگهێنانی لیژنەکە پێشنیازەکانی خۆی بۆ پەرلەمانی عێراق بەرز دەکاتەوە بۆ ئەوەی بڕیاری گونجاوی لەبارەوە بدات. هەشتەم ئەلیف حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بە ئەولەویەتدان بە خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و خانەنشینان لەگەڵ پابەندبوون بە خەرجکردنی شایستەکانی وەبەرهێنان بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بە پێی ئەو پێوەرانی لەم یاسایەدا هاتوون. لە کاتی ناکۆکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕێو شوێنی پێویست دەگیرێتە بەر بۆ جێبەجێکردنی بڕگەی ئەلف بە تەمویلکردنیشەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینیرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکەمە کە دکتۆر بەخێر بێنێک لە بەڕێستانەوە پێ بکەین. بودجێ عێراق پەسەند کرا دوای ناکۆکی زۆر لە نێوان ناوماڵی شیعە ناوماڵی کورد تا سونەکانیش لەگەڵ شیعەکان چی تێدایە بە تایبەتی بۆ خەڵکی کوردستان لە ڕووی دارایی و دوای لە ڕووی سیاسیشەوە قسەی لەسەر دەکەینەوە؟ خۆی بە شێوەیەکی گشتی منەمەوێت لەسەرەوە قسە بکەم کە لە ڕووی داراییەوە یەکەم بۆ عێراق چی تێە دوم بۆ هەرێمی کوردستان چی تێە. ئەمە یەکێکە لە گەورەترین پرۆژە بودجەکانی عێراق کە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە مێژووی عێراقدا ئەمە وێنەی نەبووە، ینی زۆرترین خەرجی ئەکرێت لە ماوەی ئەم ساڵدا. ئەمە بژانەوەیەک بە بازارەدا لە ماوەی ساڵە یان دوو ساڵی داهاتووە و بازاری عێراق دەبوژێنێتەوە. بە هەمان شێوەش لەبەرەوەی هەرێمی کوردستان بەشەکە لە عێراق و ئەو بڕێ کە بۆی تەخسیس کراوە لە بەشە بودجەکەی کە 12.67 ئەویش پشتێک لەم بژانەوەی یابووری بەرەکەوێ و بازار یابووری هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەی بازار یابووری عێراق بژانەوە بەخۆیەوە بینێ خەڵکی تا ڕادێکی باش دەتوانن مەسەرەن باری یابووریان باشە بێ کواڵەتی ژیانیان باشترە بێ، بەڵام تا ڕادێگەمە کاتیە چونکە لەگەڵ ئەم خەرجیە زۆرە هەڵاوسانیش دروستە بێت کە هەڵاوسان دروست بواتە نرخی شتومەک بەرزە بێتەوە جاکەوتۆ سەرەوەی ئایا بانقی ناوەندی عێراق چۆن دەتوانێت پارسەنگە ڕابگرێ، ئایا بە لە ڕێگەی زیادکردنی ساری فایدە یاخود کەمکردنی ساری فایدە یاخود دووبارە ڕاگرتنەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار ئایا توانێت کۆنتترۆڵی ئەم هەڵاوسانە بکات یاخود نایانی بەعدی زۆری هەیە. بەڵام وەکوتم لە ماوەی 1-2 ساڵی داهاتووە شەقام ڕازیە بێ لە حکومەت و پارەیەکی زۆر خەرجەکرێ و بازار دەبژێتەوە. باشە بەس لە ڕووی دارایی و ئەی لە ڕووی سیاسیەوە بۆ هەرێم چۆنە ئەمە لە ڕۆ دارایەکە لە ڕۆ دارایەکەەوە تا ڕادێک هەموو ئیستحقاقی خەرجکردن و پارە کۆکردنەوە واتە کۆکردنەوەی داهاتی لە حکومەتی هەرێم سندوتەوە تا ڕادەیەک حکومەتی هەرێمی بەسۆتەوە ئەوەی کە بەدەست حکومەتی هەرێمەوە ماوەتەوەەیە کە تەنها باج و خراجی ناوخۆ و لە ساپەجێ داهاتی سنوورەکانی بەدەستەوە بمێنێ لەگەڵ کەمێک لەو بڕەپارەی کە لە پترۆ دۆلار دەسیەکەوێ. لە ڕووی سیاسیشەوە ئەمە کاریگەریکی زۆر سەلبی وەنەرەیی لەسەر هەرێمی کوردستان هەیە چونکە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانی مەحدود کردووە و ئەم کێشەکە ئەوەیە ئەم پرۆژە بودجەیە کە پەسەند کراوە بۆ 3 ساڵە بۆ 1 ساڵ نییە واتە تا ساڵی 2026 حکومەتی هەرێم لە قەیرانی سیاسی ئابێ لەگەڵ ناوەندا و بەردەوام زۆربەی و ڕێکەوتنانەی کە کردوێتی لەگەڵ ناوەندا ڕێکەوتنی کاتی بووە و من دڵنیام ئەمەش بەردەوام دەبێت هەر 6 مانگ جارێک ئەم کێشانە سەر هەڵاتەوە بە تایبەتی کێشی سیاسی خۆی دەبێت هەمیشە ئەو لەوێت بدرێ بە بواری یابووری بەڵام لە خۆتەزانی لە عێراق و لە کوردستان هەمیشە ئەو لێت دراوە بە بوارە سیاسەکە هەمیشە بڕیارە سیاسەکان کاریگەری نێگەتیڤیان لەسەر ئابووری هەبووە باری دارایی ئابووری هەبووە هەم لە هەرێم و هەم لە عێراق
من مەترسیەوە کەم کە ئەم کێشە سیاسی کە دروست بووە ئەوەی کە تا ڕادەیەک هەرێم ئێستا هەستکات هەموو کارتەکانی فشاری لەدەست سێنراوە کاریگەری هەبێ لەسەر بوارە ئابوووریەکەیشی بۆ پێی کە بێتە هۆیەوەی کە تەنگەژە لە بینی ناوەند و هەرێمدا دروست بێت دووبارە کێشە لەسەر بەشە بودجێ هەرێم دروست بێتەوە و کێشش بکرێتە نیوان پارێزگاکانی هەرێمەوەی کە بۆ هەرێمدانراوە ئەگەر لیتیزام کەیت کێشێک دووزێ بۆ نمونە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کە دەڵێ سۆمۆ هەناردەی دەکە خۆ لە ناو خۆ بەکاری دێنێ و لە سەدا 50 داهاتی سنوورەکان چکە باز دەکەێستا ڕەنگە بەرهێنان بۆ بەرهمێنانی نەوت 450,000 بەرمیلانی زیاتر لە 400,000 بەرمی بڵێ خۆی ئێساوی کە هەیە لە هەرێمی کوردستانەڵێ ئێمە بەپێ و داتانی کە حکوومەتی هەرێمی کوردستان خستێتە ڕێوەڵێ ئێمە توانەمان هەیە لە ڕۆژێکدا 450,000 بەرمیل و بەربهێنین ئەمە چۆن نتوانەوە بەری بێنن بە پێەوە عقدەی کە لەگەڵ ئەو کۆمپانیەکانی وە بەرهێنانە کردویانە کە دیسانەوە بە پێی ئەم پرۆژەی ئاسایە تەخسیس ئەو تەخسیسە مالی کە بۆیان کراوە زۆر کەماوە ئەگەری ئەوە هەیە کە ئەم بڕیوە بەرهێنانە زیاتر داوەزێ دووەمیان لە یاساکەدا تەنها باسی ئەوە کراوە کە حکوومەتی هەرێم کوردستان پابندە بێ بەوەی کە 400,000 بەرمیل نەوە ڕادستی عراق قات ڕۆژە بە ڕۆژانە بەڵام باسی ئەوە نەکراوە ئەی بەشی استیهلاکی داخلی چەنێکە بێ حکوومەتی هەرێم ئەو پشکە لە خوارەوە وەرەگرێ ئەوەی کە لەمە دۆمادەم سۆمۆنە و تێرێم دەفرۆشرێت بازاری سوتەمەنی هەرێم لەگەڵ عێراق ببەسترێتەوە هاوسەنگ ئەبێت بازاری سوتەمەنی هەرێم لەگەڵ عێراق ببەسترێتەوە چونکە وەکو وتمان وەزارەتی نەوت بەپی یاساکە وەزارەتی نەوت دەسەڵاتێکی ڕەهایە بێ بەسەر هەموو کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان و عێراقا و سۆمەش تاکە لایەنە کە هەم نەوت هەرێم هەناردە دەکات هەم بەڵام داهاتەکەی کۆ دەکاتەوە دەیخاتە حسابێکی بانقی مشتەرەکەەوە لە بانقی ناوەندی عراق بەڵام ئەوەی کە هەیە ئەمە جەختی لەسەر بکەمەوە ئەوەیە ئەو نەوتی کە بۆی سیهلاکی داخلی بەکارێنرێ تا لە هیچ خاڵێکی پرۆژە یاساکەدا ئاماژە بۆ نەکراوە ئیستێلاکی داخلی هەرێمی کوردستان هەم لە نەوتی سپی هەم لە بنزین و گازوایل چەندە ئایا ئەگەر حکوومەتی هەرێم کە توانای بەرهێنانی 450,000 بەرمیلی هەیە تا ئێستا لە ڕۆژێکدا ئایا و 50,000 بەرمیلەکەی ملیۆنێک بەرمیل 800,000 بۆ ملیۆنێک بەرمیدانراوە بۆ پێراویستی ناو خۆی بڵێ بەس ئایا حکوومەتی هەرێم تەنها و 50,000 بەرمیلە کیفایەتە بۆ داهاتی بۆ ئیسێلاکی ناخۆی یاخود زیاترە خزمەتە دەستین لای کاک دکتۆر سامان کاک دکتۆر جەنابیشت بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین دەمەوێت سەرنجی بەڕستش بزان بەسەر بودجێ عێراق و پشکی کورد لەگەڵ کاک دکتۆر ئارام باسمان لە هەندێک لایانی دارایی کرد و لە ڕووی سیاسیشەوە پێ دوای لە ڕووی داراییەوە چی تێدایە بۆ هەرێم لە ڕووی سیاسیەوە ئەم بودجێ کە بۆ 3 ساڵە چی تێدایە؟ پێشەکی سڵاو بۆ جەنابت و میوانە بەڕێزەکەت و بینەرانی خۆشەویست. بەڕاستی ئەم بودجەیە حافی تایە بۆ هەرێمی کوردستان چونکە یەکەم ئەوەڵەن لە 2014ەوە تاکوون 23 ڕێژەی هەرێمی کوردستان هەر سەی 12.6 لە سا 67 لە سا وەزارەتی تەختی دەڵێن نزیک سەی 14 ئەوە جارە لایەنە ئەوە حافێکراوە بە حەقی هەرێمی کوردستان. ئەگەر بەحسی ئەو 16 تریلیۆن کەسرە ئەەکەین ئەگەر لە میزانەی عام نسبەکەی وەرگین ئەکاتە تقریباً 8.39 لە سەدا. ئەمە هەمووی ئجحافە بە حەقی کورد. لە لایەکی کەشەوە ئەگەر سەیری بودجەی ئیستثماری بکەی بە عام بودجەی ئیستثماری تقریباً 48 تریلیۆن و کەسرە هەرێمی کوردستان 2 تریلیۆن و کەسری بەرکەوتووە یعنی ئەگەر نسبەکەی وەرگری سەی 5.7 یعنی 7 لە سادا. باشە ئەگەر بە ڕێژەی عادیلانەی کە بەحسیەکەن هەر بەحسی عەدالەت دەکەن و تەوزیعی سەرواتی وەتەنی و ئەوانەکەن ئەبێ سەی 12.67ەکەمان بنیە کە کاتە 6 تریلیۆن و کەسر. ئەمانە هەمووی زوڵمە ئەکرێت لە خەڵکی کوردستان. بەڕاستی زۆر شروط هەیە کە فەرزیش کراوە بەسەر هەرێمە کە نادەستورین
لەگەڵ ئەوەشە میزانەکە تێپەڕ بوو ئەبێ هەموو ڕێزی لێبگرین و قبولی کەین بەڵام مهم ئەوەیە ئایا ئەم میزانەی کە خۆی هەیەی ئایا جێبەجێکرێ وەکو خۆی یان نا. باشە بەس کاکتۆرەوەی کە بەرز دەڵی 12.67 کە دانراوە کە بە پێی ئاماری وەزارەتی پلاندانە بە نزیکە لە ساڵات چواردەیە بۆچی پێشتر ئیتیفاقی هەرێم و بەغدا بوو لەسەرم بڕە یاخود ئەو بڵین بڕێی کە دانراوە بۆ پرۆژەکانی وەبەرێنە بۆ ڕازی بوون لایەنە کوردیەکان وەفدی حکوومەتی هەرێم لەو جەدوەلانەی کە بۆ بجەکراوە. على اساس او اتفاقيه لسر اساسي ابو ماني ده سرجمياري بكريا اگر هاتو فرق هبو لو ريجيا فرق كمان باتيا بلام او تازه روي چوكا تازه اثبات ولا ناو دستوره لناو ميزانيه او قسيه نكراوه او اثبات ولا سرمان كواتا خلشي كردستان اواني كلا دايقه بنو اواني لمردونو بن هر وكو يقوان يعني اما قد زياناكين بەڵام ئەوان بە مەلاین خەڵک زیاکرا یەتە سەر خەڵکی کوردستان مۆزەفەکانمان ئەگەر سەیری ڕێژەی ئەوان هەر لەم سوودانی هەر لەم شەژمانگا تقریبا ملیۆنێک و 100,000 مۆزەفی داناوە لەم بوجەیەشە کە دانراوە لە میزانیە هەزاران خەڵک تەعینەکرێت داوایان کردووە کە میلاچیان بۆ دۆزێتەوە ئەگەر ڕێژەکەی وەرگری ئەگەر با بڵێن لە 40 میلیۆنەکە ئەوان 34 بین ئێمە 6 بین چونکە نابێ زیاد بکەین ئێمە هەرێ بێ وەکو خۆمان مێنینەوە پیرۆزبایی لە ئەندامانی پەرلەمانی کوردستانەکەم بۆ ئەو سەرکەوتنەی کە بەدەستیان هێناوە لەو ناحیەوە با بڵێن وابێ ئەوان ئەگەر 5 میلیۆن بن عێراق 5 میلیۆن مۆزەفی بێ بە گشتی کەواتە ئەوانە کاتە 14.7 ڕێژەی هەرێمی کوردستان بەو 682,000ەکە کاتە 13.3 ئەگەرمانێ بەرزی بکەینەوە بگەینە ڕێژەی عێراق بەقەدەر ئەوان مۆزەفمان هەبێ بە هەمان ڕێژەی 12.7ەکە ئەبێت 200,000 میلاکی وەزیفیمان بنێ بەڵام ئەوان داوایان کردووە ئەوەش کەم کرێتەوە ئەوەش دەستخۆشی لە ئەوانەکەم هینەکانی کورد لەوەیە کە خەرێ بۆ بەوەش رازی بن یعنی بەڵێ بەس ئەوە پەیوەندی بە یعنی لە هەموو ناحێکەوە زوڵمێکی زۆرەکرێت لە هەرێمی کوردستان. بەڵێ ڕاستە دکتۆر وەزیر چوار وەزیری کورد هەیە چونکە پەرلەمان بە پێوە دەسەڵاتی هەیە دەتوانێت مناقەلە بکات دەتوانێت کۆی گشتی بەس ناتوانێت بجێ دینارێک زیاد کات نەدەبووەوە لە ناو ئەنجومەنی وەزیران وەفدی حکوومەتی هەرێم ئەم کێشانەی چارەسەر کردبایە پلەی وەزیفی بێت خۆ پەرلەمانتار ڕاستە ڕەنگە کەم تەرخەمی بەس دەسەڵاتی گەوتوی بەسەر بودجەنیە وایە کاکە لەم میزانیا بەڕوونی دەرکەو باشە کە کورد کەسی نییە غەیری کورد بە ڕاستەکە بڵێن ئەوە شیعەتان بینی ئەوە دۆستەکانی شیعەشتان بینی کە هاتە سەر ئەوەی کە سەی دوانزەکە بۆ پاشەکەوت بێنینە ناو بوجەوە چیان کرد باشە سەی دوانزەکە کە هەموو هێزە کوردیەکان رازی بوون لەوە پشگیریان کرد بەڵام بەداخەوە ئەوەش ڕووی نەدا ئەوەش بوو بە گرفێکی زۆر گەورە بۆ کوردەکان و بۆ ئەو دۆستانەی کە هیانە لە ناو پەرلەمانەکە بە دەنگێکی بەرز دژی بوون سنە و شیعەش ئەمە دەرکەوت لێرە کە ئەوانەی دڵ خۆشەکەن بە جیهەتێک خۆیانە بەستنەوە یان ئەم لا جیهەتێک یان ئەو جیهەتێک یان بە سونە یان لە بینی ئەوە هەموو غەڵەتن ئەبواە ئەویان بزانە کە کورد کەسی نییە هەر کورد نەبێ ماڵی کورد لە هەموو کەسێ مهمترە کە یەکریز بن کە یەکتەبا بن بەداخەوە ئەگەر ئەمە نەبێ زیاتر شروتیشمان بەسەراکەن و ئەو میزانێ ژۆک و خۆی جێبەجێ ناکرێت دێمەوە خزمەتت دکتۆر قسەی زیاتر دەکەین کاک دکتۆر سەبارەت بە پاشەکەوت پێشناسی جۆرا و جۆر هەبوو دوێنێشەوە پێشنازێکیان هەبوو لە سەدات دەبێ پێشنازێکە بوو لە 12 بێ عێراق پابەت بکرێ و بە هاوکاری هەرێم بدرێتەوە پێشنازێکە بوو لە زیادەی نەوت بدرێ لا و زیادەی داهاتی نەوتێرێ ئەمان هەمووی پێشنیاز بوون بەس یەک شت هەیە ڕاستێک تەخسیسی مالی نەگراوە بۆ وارە ئەگەر بەس لە کوردستانیش تۆ چەند ساڵە پەرلەمانی کوردستان نەیتوانیوە بیگێڕێتەوە داهاتە بووە چاوەڕێەوە بکەین ڕەنگە غەدر هەیە بەس چاوەڕێ بکەین عارەب بۆ مام گێڕێتەوە پاشەکەەوە چەند ساڵە لە هەرێمی کوردستان و پەرلەمانی هەرێمی کوردستان پرۆژەی یاسای بودجەمان نییە ئەوە تقریبا لە 2013 ئێمە بەیشێوە
پرۆژه یاسای بوجەمانیە تا بزانین چەنی ئەچێتە تەشغیلیەوە چەنی ئەچێتەوە بەڕێوێنانەوە چەنی بۆ پاشەکەوتە چەنی بۆ فەرمانبەرانە ینی شتێک نییە لە هەرێمی کوردستانە ناوی پرۆژه یاسای بوجە بێ لەبەرەوە پەرلەمانی کوردستان تا ئێستا کارایەکی ئەوتۆی نەبووە کە بتوانێت هەوڵ بدات دیفاع لە مافی فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێم بکات و بتوانێت باڵانسێک لە بینی حکومەت و هاوڵاتیانە ڕاگرێ ئەوەی کە هەیە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو بە هەموو ومێدێکیان لەسەر پەرلەمانی عراق بۆ کە ئەو پاشەکەوتی موجیان بۆ بگەڕێنێتەوە لەوێش بەداخەوە هەم نوێنەرانی دوو پارتەکەی دەسەڵات هەم نوێنەرانی لایەنێک لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەورێکی خراپیان گێڕا تا ڕادەیەک مزایدەیەکی سیاسی بەسەر هاوڵاتیانی مزایدەیەکی سیاسی بەسەر هاوڵاتیانی هەرێمەوە کراوە مافی هاوڵاتیانی هەرێم و مافی فەرمانبەرانەوە کرا کە بەداخەوە ئەمە جۆرێک بوو لە خوتوکەدانی هەست و سۆزی هاوڵاتیانی هەرێم ینی ڕۆژێک ومێدیان دەدرایە ڕۆژی داهاتوو ومێدیان لێ دەسێنرایەوە ینی ئەمە کاریگەری سەلبی لەسەر تەنانەت سایکۆلۆژی هاوڵاتی هەرێمیشە بوو ئێستا کە پرۆژه یاساکە تێپەڕیەوە پەسەند کراوە ئەگەری ئەوەی کە ئەو خاڵە بخرێتەوە ناو پرۆژه یاساکە زۆر کەمە ئەوەی دەڵێن کە دەنگدانەکە دەنگی پێویستی هێناوەندێک دەڵێن دەنگی نێناوە پاشەکەوتەکەمە هیچ شتێک دیار نییە ینی هیچ ئەدلەیەکیان بەدەستەوە نییە کە بڵێن ئەمە چۆتە دەنگدانەوە دەنگی لەسەر دراوە ئەوەی کە هەیە ئێمە بینیمان کە لابرا بۆ خەتی بەسەرەکە دروستە کێسە چێ بۆ پاشەکەوتەکە ئەوە لە عێراق لە کوردستان ناکرێت لە ڕووی دارایی بدرێتەوە ئەتوانرێت ئەگەر پرۆژەی بودجەیەک بۆ ساڵی داهاتوو لە هەرێمی کوردستان دابنرێت و ببرێتە پەرلەمانی هەرێمی کوردستانە ئەمەش پاش هەڵبژاردننی هەرێمی کوردستانە بێت ئەو کاتە ئەتوانن خەڵکتۆر ئەوەی دانرابوو وتیان لە سەڵاتەیەکە پێویستی بە تریلیۆنێک 200 ملیارە لە کۆی ساڵەکە مانگانە 100 ملیارێک بڵێ وەڵحاصل دەبێت تەخسیسی مالی بۆ بکرێ ئەگەر ئەو خاڵش بچەسپێنرایە لە پرۆژە بودجەی ئەم سێ ساڵی داهاتووی حکومەتی عراقیدا پێویست بە تەخسیسی مالی بووە بوو بە حەبر عن وەرەق و هیچ جێبەجێ نەیەکرا بەس ئێستا تەنها ڕێگە چارەیەک مابێ بۆ ئەو پاشەکەوتە بگەڕێتەوە ئەوەیە کە یەکەم هەڵبژارنێک لە هەرێم کرێت چونکە بەفعلی لەلایەن دادگای باڵایی دادگای فیدراڵی عراقەوە بڕیاردراوە کە پەرلەمان بەسەرچووە بێ پەرلەمانی کە بێت پرۆژە بودجەیەکی کە تەقدیم کرێ بە پەرلەمانەوە تێپەڕێنرێ لەو پرۆژە بودجەیە کە بۆ هەرێمی کوردستان ئەکرێ لەوێ شتێک تەخسیس کرێ بۆ پاشەکەوت ئەگەر نام سێ ساڵە تێپەڕێ سە ناکرێ بەڕێنمایەک حکوومەت بیگەڕێنێتەوە خۆی بە یاسا دەستکاری نەکرد تایبەتە بە حکوومەتی هەرێمەوە ینی لە ئەوە بۆ بە قەتعی لەلایەن حکوومەتی عراق لەبەرەوەی بەی شێوەیەک لە بودجەدا باسی پاشەکەوت نەکراوە حکوومەتی عراقیش دەتوانێت بە پێی یاسا بڵێت ئەوە لە ئەستۆی من نییە و لە ئەستۆی حکوومەتی هەرێمەوە دەبێت جێبەجێ کاکتۆر ئەگەر لەسەر پاشەکەوت تێبینێکت هەبێ دواتریش لەسەر ئەو ناکۆکەی لە بینی پارتیوێکێتی تاوە بوو بڵێن هەبوو لە پەرلەمانی عێراق ئەو بەرەنجامیەوە نییە کە بۆ من نەتوانرا کۆمەڵی ماف بەرز بین هەرچەندە ئێستاژ ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێ 16 تریلیۆنێک بۆ هەرێم بێت بژانەوەیکی ئابوو ڕێداگەرە جێبەجێ بکرێت کاکەجان طبعا ئێمە ململالەی ناوخۆ زەرەرێکی گەورەی لیاوینەوە شاراوە نییە ینی هەردوو حیزبە سەرکردەی کە ئەم حکوومەتەکەن لەگەڵ گۆڕانە کە حکوومەت دەبن بەڕێگاوە بەداخەوە لە باتی ئەوەی پشگیری ئەم حکوومەتە بکرێت کە هەرچێکیان بەش شەریکنتیا چوونە بەغا دژایەتی ئەم هەرێمەکرا بەڵام من لێرە پێشەوەی بچمە سەر شتێک ئەمێ خاڵێک بەوە بڵێم ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وتی سەید دوانزەکە پاشەکەوت تەقدیمی کرد و ڕازی بوو لەسەری دەنگی نێنا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پێشنیارەیە ئەەکەم هیوادارم حکوومەت گوێی لێ بێ تۆ مانگانە هینێکی 110 میلیاری ئەوێت مانگانە ئەگەر بیکە بێ دوو کردەوە 55 یعنی تۆ ئەتوانی مانگی 6 هینی پاشەکەوتەکان بی بە مۆزەفەکان پاشەکەوتەکان بیتەیە کە ئەکاتە 55 میلیار تۆ ئەگەر تریلیۆنێک و 200,000 بۆ بێ لە بەغاوە تۆ پاشەکەوتەکە یعنی 55 میلیار تەخسیس کەی بۆ ئەوە مانگانە هیچ نییە یعنی مقارەتن بەو
بوجە گەورەیە و داهاتی ناوخۆش هەیە حدودەکانیەتەوە ئەمانەیەتەوە یعنی زیاکە لەبەر ئەوە هیوادارم حکوومەتی هەرێمی کرد احتیاجی بە قانون و پەرلەمان نییە ئەتاکون هەڵبژاردنون نەخێر حکوومەتی هەرێمی سا قەرارێگەیە وەکو قەرار تەنفیزیەکات احتیاجی بە پەرلەمان نییە و هەڵبژاردن نییە هیوادارن هەڵبژاردنەکە بە زووترین کارتکە چونکە ئەوە هەیەیەکی تشریعیە هەرێمی کوردستانە لەبەر ئەوە هیوادارم حکوومەت ئەم بڕیارە ئەم داواکاریە کەینی هەموو خەڵکی کوردستانە بەشێکم ئەم پێشنیارە قبول کات و قەرارێکی مێژووی بات کە ئەوان حکوومەتی عێراق دژی ئەوە بوون ئێمە حکوومەتی هەرێم تەحملی ئەەکەین ئەم سەی شەشە ئەین کە بەشی خۆمانە باشە بەس پارتیوێکەتی نابێ بەو ئیتفاقەدا بستنەوە کە کردویان لەگەڵ هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت چووکە لەوێ کۆمەڵی خاڵ هەبوو بە تایبەتەوەی کە پێویستی بە فەرمانبەرانی خوێندی کوردی مامۆستا و فەرمانبەرانەوەیە کە ئیتفاق کرابوو کە بگوازیرێنەوە سەر عێراق ئەوەش دەنگی نهێنا پێویست ناکە لەمە دووە چاوخشانەوەیەک بکەن هەر داوای پۆز نەکەن لە بەغدا ئەوەش خاڵێکی کەیە کە بەحسمان کرد کە دۆستەکانمان لە هەردوو لا کە هەیەتیانە و هەموو حیزبەکان کە هەیەنە بۆیان دەرکەوت لەلایەکە و لەو فەرمانبەرانە 7,000 کەسەکە هەر نایەنێش بیخێننەوە ئەسڵەن سنە چۆ سەر مێزەکان ئەمە دۆستمانن سنەش دوو نەوعیانەیە چوونە سەر مێزەکان هەر نایەنێش حەلبوسی بیخوێنێتەوە ئەوە لەلایەکەوە لەلایەکی کەشەوە کە هاتە سەر پاشەکەوت شیعەکان ئەویان کرد کە کردیان بە هەمویان کەس نەڵێ ئەم دژی بوو ئەو لەگەڵا بە هەمویان دژی بوون و سنە چۆن لە باڵیان کەواتە کاکە ئێمە چەند خۆمان لاواز بکەین ئەوانە ئەوان بەقوە دەبن و هەرێمی کوردستان لاوازترە بێت ئەگەر ئێمە بەجددی ئەم حیزبانە دانەنیشن استراتیجیەک دانەنێن بۆ دوا ڕۆژی ئەم هەرێمە و پێکە ئەم حیزبانە بە دڵێکی فراوانەوە بە ئینتیخاباتێکی هەڵبژاردنێکی بێگەردەوە و حکوومەتی عێراقی و ئومەمی متحیدە و ئەوانی تر بێن سەرپەرشتی ئەم انتخاباتە بکەن چونکە ئێمە ناتوانین خۆمان سەرپەرشتی بکەین یارمەتی ئەتوانین بین چونکە هەیە انتخابات ماوە سەرۆکەکانی نەماوە بەڵام مۆزەفەکانی و ئیدارەکەی ماوە ئەتوانن بەکاریان بێنن بۆ هەڵبژاردنەکە تەبعانەکەوێتە مانگی 1-2 ساڵی تازە پارەش بۆ تەخسیس دەکرێت بۆ هەڵبژاردنەکە و بکرێت بۆ ئەوەی بە زووترین کات پەرلەمانێکی تازە حکوومەتێکی تازە سەرکردەیەکی تازە بێنە سەر ئەوەی کە بتوانن بەڵام ئەم جارە پێکەوە هەموو نەتائیجەکان قبول بکرێت و لەسەر ئەساسی ئەوەی کە هەیە بکرێت ئەم انتخاباتە و کەسیش ناتوانێت معارضی ئەم انتخاباتە بێ چونکە ئەمە محکەمەی ئیتیحادی کە هەیئەی تشریعی هەڵوەشانەوە ئەبێ ئەم انتخاباتە بکرێت کەس ناتوانێت ڕێگا لەم انتخاباتە بگرێت هیوادارم من وەکو شخصێک وەکو فردێکی ئەم ملەتە کە لە خەڵکی کوردستانین کە بتوانین ئەم انتخاباتە ببێ بە انتخاباتێکی گرتوویی بۆ هەموو لایەک و بتوانین پێکەوە حکوومەتێک استراتیجەیەکی جیاواز بۆ خزمەتی خەڵکی کوردستان ببێت. سوپاس دەکەم دواتر دێمەوە خزمەت کاکتۆر لەسەرەوەی لە ڕووسیاسیشەوە دەسەڵاتەکانی هەرێم کۆت و بەند کراون دێمەوە خزمەت کاک دکتۆر ئارام سوارت بە و ئەوەی دانراوە ئەگەر 16 تریلیۆن و نیوە جگە بڵێن لە خەرجی بواری نەوت و بودجەی حاکیمەش لە ناوخۆشە باز دەکە 3-4 تریلیۆن دینارێک هەیە ئەگەری دارەدانێکی باشە بێت دەتوانرێت کێشەی موچە پرۆژە خۆی هەر لە ئەساسەوە کێشەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بووە کە بە شێوەیەکی باش ئەو داهات و داهاتانی کە هاتوۆتە بەردەسی و ئەو خەرجانی کردوێتی بە شێوەیەکی باش بەڕێوە نەبراوە واگرنا حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ڕوبەڕووی ئەو قەرزە گەورەیە نەیە بۆ ڕوبەڕووی و کێشانە نەیە بۆیە کە لەگەڵ بەغدادا هایەتی لەسەر هەم سێکتەری نەوت هەم لەسەر کۆمەڵک بواری سیاسیکە خۆی لە ئەساسەوە لەو کاتەوەی کە یەکەم پاش درا لە زەوی بۆ دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان نەکبەتی بەدبەختی ڕووی لە هەرێمی کوردستان کرد لەبەرەوەی بەی شێوەیەک بە دراسەیەکی ورد بی لەوە نەکرابەوە کە
ئەم نەوتەیە یەکەم چۆن بەرهەم بێنرێت چەنی بۆ هەرێن بێت چەنی بۆ کۆمپانیانە بێت تەنانەت لە شێوازی گرێبەستەکانیشانە جیاوازیکی زۆریان لەگەڵ حکوومەتی ناوەندا هەیە ئەمانە بێ شێوەیە نەگەڕاونەتەوە بۆ بەغداد یعنی بەدبەختی هەرێمی کوردستان لەو کاتەوە دەستی پێکرد کە یەکەم بڕیارێکی نادروسترا لەبارەی ئابووری سەربەخۆیەوە دووەم ئەو داهاتی کە هاتە دەستی بە شێوەیەکی خراپ بەڕێوەی برد بۆ نەیتوانی خەرجەکان غێری نەوداتی ناوخۆی شێ ئێمە کۆمەڵێک سێکتەری کەمانەیە ئەگەر لە ڕووی ئابووریەوە سێری هەرێمی کوردستان بکەین یەکەم ئەو کاتە دەتوانرا واز لە سێکتەری نەوت و گاز بێنرێت بهێر لە حکوومەتی بەغداد لە نەوتی بەسڕە هەناردە بکات و ئێمە بەشە بودجێ خۆمان وەرگین نەوتمان هەر دەرنێنابێت چونکە نەوت تەنها سامانی ئەم نەوەیە نیە بەڵکو سامانی نەوەکانی داهاتوشە ئەمە یەک دووەمیان ئەو وڵاتانی کە نەوت یعنی دەرەهێن لە ژێرزەوی ئەم نەوتە نابێ بچێتەوە بوجە یعنی نابێ بچێتەوە بوجە و دووبارە خەرجکرێتەوە چونکە ئابووریکی نەخۆش بەرامدێنێت بەڵکو دەبێت بچێت بواری سەرمایە گوزاریەوە دووبارە ئەو عایداتانی لەو بوارە سەرمایە گوزاریانەوە بەرهەم دەست دەکەوێت ئەوە بهێنرێتەوە بوجە نەوەک ڕاستەخۆ ئەمە پێوترێ ئیزی کاش واتە نەختێنەی ئاسان بەدەست حکومەتەکە حکومت بێمنەتە بێ لە هاوڵاتیەکانی چونکە بە ئاسانی پارەی دەستەکەوێ بێمنەتە بێ لە هاوڵاتیەکانی ینی نەزاری بەکەوە کاتەوە نەباجکەوە کاتەوە نەگرنگی بە سێکتەرەکانی کێ ئابووریەداد تووشی نەخۆشیەکە بێت پێڵەن دەجدزیز و زۆربەی سێکتەرەکانی کێ ئابووری ئەو وڵاتەیە کوژێت کە هەرێمی کوردستانە کۆمەڵێک دەرفەتی هەیە بۆ ئەوی سێکتەرەکانی کێ ئابووری ببژێتەوە و لەسەر ئەو سێکتەرە ئابووریانە یعنی حکومەت و هاوڵاتیان بە ژیانی خۆیان بەڕێوەبەرن سێکتەری کشتکاڵمانەیە سێکتەری توریزمانەیە واتە گەشت و گوزار کۆمەڵە سێکتەری پیشسازی گەورەمانەیە لە بۆ نمونە لە تەنها لە پارێزگای سلێمانی یعنی ئێمە سێکتەری چیمەنتۆمانەیە پیشسازی چیمەنتۆمانەیە و سێکتەری کۆمەڵێک مادی کیمیاییمانەیە پەترۆکی کیمیکالمانەیە ئەمانە کۆمەڵە سێکتەرن کە دەبواە زیاتر تەرکیزی لەسەر بگرایە بۆی بژانەوەی ئابووری هەرێم هەڵی کاری بۆ هاوڵاتیانی هەرێم بڕەخساندا لە جیاتیەوە نەوتەکە بهێڕایەتەوە ئێمە ئیسفادەمان لەو بەشە بودجەیە بکردایە کە لەلایەن ناوەندەوە دەنێرا بۆ هەرێم ئەوەی کە تایبەتە بە قەرزەکانی بانکی بازرگانی عێراق باسی 4 ملیار دلار دەکرێت سەما بێت باز دوکە سەندەمێکی لیژنەی دارایی کە کووردە دەیگوتی تەخسیسێکی نەکراوە تەخسی دارایی نەکراوە بۆ بودجە بۆچی پاشەکەوتی موچە پێویستی بە تەخسی دارایی هەبێ بەس قەرزەکانی تیبایی کە دکتۆر فازڵ نەبی میوانی ئێمە بووتی لە 120 بۆ حکوومەت بوو لە 180 ئەو مەسئولانە بوون چەکی بانکیان لە بازار کڕیوەتەوە و لە TBI وەریان گرتوێتە لە بەشی هەرێم دەبڕدرێت ئەمانە هەمووی بەسەر حکوومەتی هەرێمەوە کەڵەکە بۆ حکوومەتی هەرێم لەو مدەتا کە تووشی قەیرانی دارایی بۆ تەنها ئەوە نەبوو کە لە TBI پارە ڕاکێشەوە بەڵکو زۆربەی بانقە ئەهلەکان پارەی ڕاکێشا کە ئەمە بوو بەهۆیەوەی چەندین بانقمایە پوچبوون ڕاگەیەن ئەوەی کە ئێستاە بۆ پێیکە TBI بانقێکە کە هەردوو لای ئیسماریان تێکردەوە تا قەتای خاص و قەتای عام ئیسماریان تیا کردەوە بەشێکی خاوەندارەتی گەڕێتەوە بە حکوومەتی عێراق حکوومەتی عێراق لەو ڕێگەیەوە پابند حکوومەتی هەرێمی پابند کردەوە کە دەبێت ئەو پارە بدەمانگانە یعنی ئەو بە فایدەکەەوە ئەمە بەبێ پرس لە TBI ڕاکێشراوە ئەم پارەیە هێشتا باشە کە حکوومەتی عێراق سووی حکوومەتی هەرێمی کوردستان نەکردەوە چونکە ئەمە بەبێ هیچ یاسایەک بەبێ ڕێکەوتنێک بۆ بەرپرسڕای بکێشێ پارەکەی بخوات لە بودجەی خەڵک ببردرێ بۆ ینی سەقبول لەبەرەوەی بیانی حکوومەتی هەرێمی کوردستان لەو مدەتە ئەوە بۆ ئێستا دکتۆر فازڵ میوانی وتی پێشبینی دەکەم لە 20 بۆ 25 پەیوەندی بە ئەوە بکە حکوومەت خۆی بەبێویتر مەسئولەکان بەرپرسەکان بوون بەرپرسەکانی هەرێم بەڵێ بەرپرسەکانی هەرێم لەو مدەتەیە بازارێکی ڕەش دروست بوو کە زۆربەی چەکی بانقییان ساغ کردەوە لە بازاردا بۆیەوە نەختینەیەکی زۆریان لە بانقەکان ڕاکێشە ئێستا نەچینە ئەو وردەکاریەوە ئەوەی کە هەیە ئەوەیە کە ئەمە بووە بە بار بەسەر حکوومەتی هەرێم و بەسەر هاوڵاتیان ێرۆ واتە خراوە سەرشانی حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم دەبێت لە ڕێگە ئەو پشکە بوچەی کە بۆی دێت ئەو پارەیە بدات باشە چاوەڕێ ئەگەر ئیدارەدانێکی باشە بێ ئەگەر بودجەکە و خۆی جێبەجێ بکرێن لەم پەرنی
چاوەڕێی ساڵێکی باش دەکەی بۆ لە ڕووی داراییەوە بێ لە ڕووی موچە بێ ڕۆژە بێ لەم یەک دو ساڵی لەم یەک دو ساڵی داهاتوو هەم خەڵکی عراق هەم خەڵکی هەرێمی کوردستان هەم هاوڵاتیان هەردوو لە ڕووی داراییە و بژانەوەیکی باش بە خۆیانەوە بینن توانایکردنیان زۆرە بێ و بازار جوڵەیەکی زۆری تێکە بەڵام ئەمە بەندە بە دووشتەوە یەکەم هەڵاوسان دروست نەبێ دوم ڕاگررتنی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بڵێ لەلایەن بانقی ناوەندیەوە بانقی ناوەندی هەرچەنە تەرکیز لەسەرەوە دەکات کە دەبێت ئەم بڕە یعنی ڕابگیرێت لە بەرامبەر 100,000 دینار بەرامبەر $100 بەڵام ئەگەریەوە هەیە دووبارە بازارەکە شلۆقی تێکێت و دووبارە دینار بێ بەها بێتەوە کە ئەمەش دووبارە کاریگەری لەسەرەوە بێ کە توانای کرار چەندە چونکە محدودە موچەکانیان محدودە موچی حاڵاتیان محدودە و بڕەپارێش محدودە کە دێت بۆ سپاسەکەم کاکتۆرارم کاک تۆ ساوان پێنج قوڵێکیشمان ماوە بۆ جەنابەت لە ڕووی سیاسیەوە کەمکردنەوەی دەسەڵاتەکانی هەرێمی تێدایە چونکە ئێستا دەبێت داهاتینەوە وەزارەتی دارایی عێراق خۆی هەژمارێکی بانکی بۆ دەکاتەوە لە بانکی ناوەندی دواتر وەزارەتی دارایی عێراق خۆی دەنێرێ بۆ هەژماری بانکی هەرێم یاخودەوەی پارێزگاکانیش ئێستا لە مادەی 14 لە بەرگەی 8 کێشە دروست بووایە دەتوانرێت پای ڕاستە خۆ بنێردرێن نەنێدرێت لە بینی پارتی و یەکێتی طبعا پێشەوەی وڵامی ئەو دوو سوالە بەمەوە ئەمێ شتێ ئیزافە بکەم ئەم میزانەیەکی ڕەجعەیە یعنی لەیەکی یەکەوە طبعا ئێمە تاکوم 25 سێ نەوتمان فرۆشتووە ئەو پارەی لێ دەرەکرێت یعنی مانگی 4 و 5 و ئەم مانگەشی ئەچێتە سەر یعنی تقریبا ئەگەر ئەو پارەیە کە بە ڕەجعی بێت یعنی ئەبێت دەوری 5 تریلیۆن دیناری عێراقیمان بۆیت هەر لە میزانیە ئەوە بۆ هەر حەزەکەم خەڵکەکە بزانێت کە پارەیەکە چکە ئەمە سەری ڕەجعیە لە یەکی یەکەوە دەستپێکە ئەو نەوتەی کە ناردوومانە لی دەرەکەن و باقیەکەی ئەوەی قەرزەکانی TBI ئەوانەشی لێ دەرەکەنەوە چێک ماوەتەوە بۆ مانێت تقریبا 5 تریلیۆنێک دەرەچێت لە نهایەتە باشە بەس دکتۆر بەنسبەت ئەوەی یەکەم حسابی بانقێک باشە بەس دکتۆر ئێستا دوای ئەوەی بێمەوە سەر حسابی بانقەکە بەڵێ ئەوەی کێسا یاسای بودجە ئەگەر سەرۆکۆمار واژووی کات و ڕێنمایی بۆ دەرچێت چێتە بواری جێبەجێکردنەوە بەڵێ بێ لە وەقاعی عێراقیە بڵاوکرێتەوە و یەکسەر چێتە جێبەجێکردنەوەیە یعنی وەختی ئەوێت ئەمانە بزانین کەی ڕئیس جەمهوری تەوقیعەکە تاکوم بۆیە نێرێن لەوانەیە ئیمڕۆ سبەینێ بۆی بنێرێن ئەو یەکسەر تەوقیعیەکان ئەیژ مراجعەیە کاتەوە یعنی زۆر خاڵ هەیە گەر یەکسەر تەوقیعیکە چێتە وەقاعی عێراقیەوە لە دوای دەڕۆژ یعنی گاتە نهایەتی مانگەکە بەم حسابە بڕوە باشە بەسلەی پارەکە طبعا خۆی بەڵێ ئەو اتفاقی کە کرا لەسەر مەسلەی بانقەکە بەداخەوە ئەوانەی کە لەوێ بوون قبولی ئەویان کرد نەتیجەکەی ئەوەیە کە ناشارەزایین ناشارەزاییان زۆر هەیە کە نەزانن چۆن ئەم پارەیە گەت مەسەن ئەگەر وەکو اتفاق کرابەوە حسابێکی بانقی چووکە بە دۆلارە فرۆشرێ یەتە بانقێکی دەرەوەە لە بانقێکە لە دەرەوەی عێراق بێ ئەو بانقە ئشعارە بە وەزارەتی مالیە مەسەر بڵین 400 میلیۆن دلار هاتووە ینی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لەو نەوتە 400 وەزارەتی مالیە ئەو 430 بۆ حسابەکات و باقیەکە بۆ ئەنێرێت دوای استقطاعات ئەو ساکە ئیتوانی حکوومەتی هەرێم ئەو پارەیە بە دۆلار نەقلکە بۆ هەرێمی کوردستان و لە بازاریشە هەم بازارش ئەبوژایەوە هەم ئیسیفادەیەکی زۆرێک لە باتی سەوسەکە لەوانەیە 145 ئێستا ئەوە نەما ئێستا ئەوە پێشتر بانکی ئێستا ئەوە نەما یعنی سەروەری بەڵە دۆلارە هاتە هەرێمی کوردستانەوە ئیسا دۆلار نایەت ئیسا هەر دیناری عێراقی بانکی مرکزی بۆ دەنێرێت لەبەر ئەوە هیچ زمانێکی ژنێک کە بۆ بنێریان تەخیریکیان شتێک بەڵام ئەو وەختە لەو حسابی بانقی ئەجنبیە کە بکرایەوە پارەکە زەمان بوو لەژێر دەستی هەرێمی کوردستانە ئیستا ئەوەشمان لەسەرراوەتەوە زۆر بە کورتی کاتم نەماوە گلەیی لە هەموو حیزبەکانەکەم ئەم میزانیە کاکە یەک دەقەمەجانم بەرێ بە فکارەکەم مەبڕە ئەبوایە هەرێمی کوردستان ئەمە میزانیەیە ئەم ئەندامانی پەرلەمانە هەموو حیزبەکان هاتنە خەڵکی ئابووری بۆی شەرحکردنایە میزانێت چییە
چ زەرێگەیە لە شوێنێک زەرمانەکەوی لە شوێنە قانجازمانەکەوێ ئەمانە بە ئیطلاع ئەوانەی کە قانونین و ئەزانین هەر ڕێژەکەی کە نووسراوەتەوە ئەمە گەورەترین زەرری یا بەهرێمی کوردستان چووکە ئەم خەڵکە ئەم ئەندامانی پەرلەمانانە ئەمانە لە بواری ئابووریا باش نازانن هەمان باش نازان قسمێکیان لەوانەیە بزانم شارەزا بن بەڵام ئەوانی کە شارەزانین ئەوە مشکلە گەورەکەیە ئەوە لەلایەکەوە لە مەسلەی بەرگەی 14 کە ئەگەر هاتوو خلافی نائادلانە ئەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پارەی بۆ هات نادەت پەروانانە تەوزیعی نەکرد ئەو ساکە هەج پارێزگایك ئەگەر دوهۆک بێ ئەگەر سلێمانی بێ هەڵەبجە بیان هەولێر بێ بۆیان هەیە بچنە لای ڕئیس وزەرا شکارتکەن کە شکات کرا ڕئیس وزەرا خۆی یەکسەر نایبڕێت کاکە لەژنەیەکی تحقیقی دروزە بێ ڕقابەی مالی هەیە لە هەردوو لا سەیری هەموو شتەکانەکەن ئەو ساکە تەقریرێک ئەچێتەوە بۆ ڕئیس وزەرا ڕئیس وزەرا لەسەر ئەساسی ئەو تەقریرە قەرار ئاات ئایا ڕاستەیان ئەگەر ڕاست نەبوو بە حکوومەتی هەرێمەڵێ ئەبێ ئەمە ڕاستکەیتەوە ئەگەر هەر ڕاستی نەکردەوە ئەو ساکە حکوومەتی اتحادی ئەتوانە ئەوە بکە بەڵام ئەمەش نایاساییە چونکە مادەی 121 ئەو مافەئە بە هەرێمی کوردستان و مادەی 170 کە هەرێمی کوردستان هەرێمێکی مستەقل لە اتحادیە بە هەر سێ هینە قەزایی و تەشریعی و تەنفیزیەوە ئەمە تەنفیزیە لەبەر ئەوە شتەکە داخلیە حکوومەتی ئێمە وامان لێ هاتۆ شتەکەی خۆمان ناوەتە لە باتی خۆمان حەلیکەین ئێنە دەست حکوومەتی عێراق بۆمان چارەسەرکە بەداخەوە ئەمەش جگای ئەسەفە بەڵام بەو شێوەیە حەلەکرێ یعنی بەوە حەل ناکرێ کە یەکسەر من شکایەتم کرد یەکسەر بە بڕێشتی وانە ئەمە پرۆسیجەری لەسەر یعنی هەنگاوی لەسەر 1 2 3 4 اینجا ئەگەر هاتوو ئەم ئەگەر نادەت پەروانە کرابێ بەرامبەر هەج محافەزەیەک لەم 4 محافەزە ئەو ساکە حکوومەتی عێراق بۆی هەیە مباشرەتەن ئەو پارەیە بەشە ببرێت بیا بەوە ئەویش لەوانەیە بۆ مانگێک بێ دوان بێ چاچیکەنەوە شتەکە بگەڕێتەوە بە احتیادی سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر سامان شاڵی هەروە دکتۆر ئەرام کۆکۆی سپاسی ئەمەدەبوونتان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ